والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم أمل خزمة كتابي نيابي الداء والدواء زاناي بايبرس ابن القيم رضا ورحمتي خوای لێبێ هەموو ڕۆژانێکی یەکشەم عەسرەکان ئەچینە خزمەت وتە کەلیماتی بەرزی ئەم پیاوە بەرزە هەتاوەکو ئاسایشێ بۆ ڕۆح و ئارامیە بۆ دڵمان بێت. لە ڕاستیە لەم ڕۆژگارە لە هەموو کاتێک زیاتر ئێمە پێویستمان بەو ئاسایشەی دڵ و ئەو ئارامیە ڕۆح هەیە. لە زنجیرە وتاری ئاسایشی ڕۆحدا لە خزمەت ئەم کتێبە چەند وتارێکمان گوزەراندووە، گەیشتوونە سەر ئەوەی باسی زەرەر و زیانەکانی مەعسیەت و گوناهمان بۆ ئەکا ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، و زۆرێک لە گوناهەکانی بۆ باس کردوین، زەرەکانی بۆ باس کردوین. هەر لەوەی کە ئینسان حرمانی عیلمە بێ و عیلم وەرناگرێ و حرمانی ڕزق بێ و پەیوەندی لەگەڵ خوایە تێکەچێ و پەیوەندی لەگەڵ مەخلوقاتی خوایە تێکەچێ و زۆر شتی بۆ ئێمە باس کردووە. ئەمڕۆ ئەچینە خزمەت عینی کتێب و عینی بابەت هەندێک لە زەرەکانی تری گوناهمان بۆ باسەکات، چونکە بەڕاستی ئینسان ئەگەر هوشیار نەبێ چاوی نەکاتەوە لە ئاز گوناهەکانیە، ئەو ئاسایشەی ڕۆحی کە تێک چوو بە ئاسانی نایەتەوە شوێنی خۆی و ئارام نابێتەوە. ئەفەرمێ فەصل هەوان العاصی على ربه، یەک فەصلی تایبەت باسی ئەوە ئەکات ئینسان بەهۆی گوناهەوە سووک ئەبێت لە پێش چاوی خوا، لە بەردەم خوایە سووک ئەبێت. خوا جەلە جەلالوه باکی نییە لەوەی چۆن و لەکوێ بکەوێ و بیفەوتێنێ. ئەفەرمێ ومنها أن المعصية سبب لهوان العبد على ربه وسقوطه من عينه. یەکێک لە زەرەکانی گوناه ئەوەیە کە لە ڕاستیە ئینسان سووک ئەبێ لە بەردەم ڕەب العالەمینە. حەسەنی بەسری ئەفەرمێ هانوا عليه فعصوه. خوا جەلە جەلالوه بە بچووک سیر کرا و عصیانیان کرد، وەلەو عەزوا عليه لعەصەمەهم. ئەگەر بەهاتایە پەیوەندیان بەخوا بەستایە و تۆکمە بوونایە خوا ئەیپاراستن. هەر عەبدێک لە عەبدەکانی خوا ئەگەر سووک بوو لە پێشاوی خوا جەلە جەلالوه لە بەردەم خوایە لەم یوکریمه ئەحەد، بە حەیەتی هیچ کەسێک ناتوانێت حورمەت و ڕێز بە بەم کەسە. هەر ئینسانێک خوا جەلە جەلالوه بە سووک سێری کرد، خوا پەنامان بە، ئیتر کێ ئەتوانێت ڕێز لەم کەسە بنێ؟ ئەفەرمێ ومن يهن الله فما له من مكرم. ئەو کەسەی کە خوا بێوێ سووکی بکە کێ ئەتوانێت ڕێزی لێ بنێ و گەورەیکە؟ ئیتر سووکە بێ بە دڵنیایی. با هەموو خەڵکی لە ظاهیرە بە گەورەی بزانن و ئیشیان تێکەوێ، یان لە ترسی شەڕەکەی، بەڵام فەهم في قلوبهم أحقر شيء وأهونه. لە دڵی خەڵکە مەهماکان بە ئاشکراژ ڕێزی لێ بگرن، لە دڵیانە زۆر بچووک و بێڕێز و کەم نرخە بێ، چونکە لە لای خوا حورمەتی نەما و کەم ڕێز بوو. ئەم خاڵەکە ئیمام بۆی باسکردنی ئیمامی ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر خەتەرناکە. والله جاری وایە ئینسان گوناهەکە داوای لێ ئیکرام و ڕێزەکەی نامێنێ. سبحان الله، کە ئیکرام و ڕێزی نەما لای خوا، جا ئینسان هەموو سەرزەوی هەبێ، ئەگەر خوای نەبوو وەکوای هیچی نەبێ. هەموو زەرزەوی لەی تۆرا بێ کە خوای هەبێ وەکوای هەموو کەونی ئەو بێ. سبحان الله، سیرەکەی جاری وایە ئینسان تووشی ئەو حاڵەتە ئەبێ هەوانه على ربه، سووک ئەبێ لە بەردەم ڕەب العالەمینە. باشە خوا بڕیار بدا کەسێ سووک بکات بەهۆی گوناه و عەسیانەوە، ئەبێ ئینسان چۆن خۆی لە گوناه بپارێزێ بۆ ئەوەی سووک نەبێ، بچووک نەبێتەوە. چونکە گەورەی و بچووکی لەسەر زەویە هەمووی بەدەستی ڕەب العالەمینە. گەورەیش ئەو گەورەیە کە لە دڵی خەڵکا گەورە بێ، نەک لەبەر چاو و لەسەر زمانی خەڵک. زۆر کەس هەبوون بە گەورە سیرکران و دوایی بچووک بوونەوە. هۆکارەکەی ئەساسەکەی ئەگەڕێتەوەی پەیوەندەکەی لەگەڵ خوایە چەندێ بەهێزە، چەندێ لای ئەو گەورەیە. والله جاری وهەیە ئینسان هەندێ فەرمایش لە خزمەتی ئەوەستێ لەوە چی عەبدی وا هەبێ ئێمە بە سووک سێری بکەین، نەوە عەبدە خەریکی چییە، چ کارێکەکە؟ بەڵام لای خوا عەبدە زۆر بەڕێز و گەورەیە. ئەفەرمێ زین العابدین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەندێک جار خەڵک باسییان نەکرێن پیاوێکی ڕەزیلە، چروکە هیچی نییە. ئەفەرمێ کاتێکە خوای گەورە
دەروی خێری لێ کردەوە وەفاتی کرد ئەفەرمێ کەسێک کە ئیشوەری سێری کرد پشتی ڕەشە ئەڵێ لە دڵی خۆی وتی بەخوا خوا عقوبەیدا فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم وكسانك باركان قل أدنوا لزكاة سرفنا كان نوتشوانيان لايان بشتياني بي داخل كري تي هل الدنيا بشتي داخل كراو دواتر سيريان كير نزيكي 150 مال كلا زماني زين العابدين هموش كسا تقي أدا لدرقاء دمو چاو بيشراو خواردني ودانا همان كوتنا السارة هواريان لها صا كزني اشتك ما بداتي إن جاتي قيشتن زين العابدين شوانا أمهم وقراني أكر بنا وكولانا كاني مدينة وخوارني توزيعك بويا أو كسيكوا لبيش شاوي خوا لبردمي خوايا قورة بيت هيج قرفتيشيني مهما كان خلق بسوك سيريك بلام أقر لبي خلي تيكوتبو هل لي ربا خلق بجوان سيرتك همو خلقي بدز بقري بس نقوبوت شي إسفاديكي كاتك إنسان بين خوي ورب العالمين توكمن نبي هێزێکی گەورە لە ناخیان نەبێ لە بەرامبەر ڕەب العالەمینەوە یەکێکتر لە خراپەکان یان زەرەرەکانی گوناهکاری ئەوەی ئینسان گوناهی بەلەوە ئاسایی ئەبێت طبعا حاڵەتێکمان هەیە حتا ئینسان گوناهەکانی بە گەورە سێرکە لە خێرە بەس کاتێک کە گوناه بەلایەوە ئاسان بوو لەسەر دڵی طەبیعی بوو ئیتر خەتەرێکی زۆر گەور ڕووی کەوتە ئەو کەسە وێ ئەفەرمێ أن العبد لا يزال يرتكب الذنب حتى يهون عليه ويصغر في قلبه إنسان جناهك إصرارك لسر جناه حتى ويلي بلا جناهك أحسان به الشيكات ضلي هزب إيش ناكك أو جناهك ويصغر في قلبه لضلي أما زور جناهك بتشوك هيج نية أفرمي وذلك علامة الهلاك هرشكز أم حالتي بسرعات نشاني أو بتياء شيء أفوتي حتى وكو جناه بتشوك بلا شاوي عبدا للاي خوا قوري يعني ممكن إنسان خدي جناهك سير كدني مروف بو جناهك دوشتي جاوازا لو أشي جناهك زور كبيرة به بلام عبدك أو نبا قوري سيري أكاتو أو اندلي أترسي خوا لسري آسانك عفويك جناهك زور بتشوك بلام عبدك بعكسوا أو اندا ببتشوك وبينرخ سيري أكاو جوينا داتي لاي خوا وردو دا قوري أبي وهيلي أم جناها بتبلايك زور جورا بسريه وهلاك شيء وهي جناهك بشوكه إمام البخاري لا صحيح كان ابن مسعود وجرايته وفرميتي إيمان دار كاتك جناها كاني وأزانيه يكوي زور جورا هل كان راو أو أخراو تسرسلي على كشي فاجر بيوايا شون مشك بلوتي وأني شو أو دري أكا بيوايا جناها كار أو عند تأثير كاري جاي لسدانه بويا مسائلي چەند بە گەورە گوناهمان زانی و ترسان لە گوناهە كان ئەوە نیشانەی نەجاحە کەی بە گوناه هەر گوناهێک سێرمان کرد بە بچووکی سێرمان کرد ئەوە نیشانەی فەوتانە ئەبینێ ئینسان جاری وهەیە سبحان الله گوناهێک ئەکات زۆر بە گەورە یەکسەر مەغفیرەتی خوای بۆ دێت چونکە بە گەورە سێری کرد من هەندێک جار گەنج دێن سێرەکەم ئەم گەنجان نامەیەکی گۆڕیوەتەوە لەگەڵ ئافرەتێکە فرمێسێک بە چاوەکان هەیەتە خوارەوە هەستەکە جرمێکی زۆر گەورەی کرد و هەڵەیەکی زۆر گەورەی کردووە ئەزانی ئەم کەسەکە ئەو فرمێسێکیەتە خوارەوە بە چاوەکانە چەند لای خوا گەورەیە چەند گوناهەکەی بچووکە بێتەوە کەسێکی تریژە بینی گوناهی زۆر عجیب کردوێت ئەخیڵێ نایەت تەئسیری لێ ناکە زۆر ئاساییە بەلایەوە ئەزانی ئەم گوناهە چەند خەتەرە نەزەر ئێمە هەندێک جار کەسی وهەیە نەزەرێک ئەکات دنیای لێتەوە یەک كسي واشي زور أساي بلا نظر أك أم دوانا زور جواز اللقابي رب العالمين أخو النظر هالنظر بلا أميان سيري كردو ضلي إيشي بيجيو هاواري لبرز بتو أميان سيري كردو جوشي نداوتك كأنما هيج روي نداو بفرماني خوي نكردو بوي لكوا أسايشي روحتك لكوا تو بتشوكي سيري جناهتك أسايشي روحتك أجري أوي هيك توشي عقوبەیەکی زۆر گەورەی خۆی گەورە بی بەهۆی ئەوەیە کە زۆر کەم تەرخەم و زۆر بچووک سێری گوناهەکانە کردو و ئاسایشی ڕۆح ماڵت تێک بچێت ئێمە شتێکمان هەیە پێوترێ شوم یعنی شومیت فڵانەشت شومە لە کوردی خۆشمانە هەیە شتێکیشمان هەیە لە کوردیا پێڵێن فاڵ
طبعا فاڵ ئێستا لە شوێنی خۆیان بەکار نایە بە کەسێکڵانە فاڵە گرێتەوە ئەوە غەڵەتە ئەو کەلیمەی لە شوێنی خۆیان نییە فەئلمان هەیە لە زمانی عەرەبیە لەگەڵ شوئم فەئل یعنی شتی باش خەیاڵاتی باش خطوراتی باش هەمیشە بە جوان سیرکەی شوئم ئەوەیە شتەکە بە شەڕ و خراپ سیرکەی ها پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ تفاءلوا بالخير تجدوه سبحان الله هەمیشە فەئلی باشتان هەبێ دڵتان با باش بڵێ بۆ ئایندەتان تەجیدوه هەر کاتێ دڵتان باشی ود بۆ ئایندەتان هەر کاتێ دڵتان باشی ود بۆ ئایندەتان ئەوەیە تەڕێتان تەجیدوه بۆیە تەفاءلوا بالخير تەجیدوه ئینسان چەندێ فەئلی هەبێ هێشتا کەم ئایا شوم هەیە لە دینە شتێک هەبێ شوم بێ جاران ئەیان و فڵان کەس پژمی ئەوە شوم لە ڕۆی سەفەر نەکەی یا ئەیانوت وەڵاکە کە نازانم ڕێوی بە پیرتەوە هاو بڕۆی گوێ مێرێ و ئەگەر کەروێشکاوە پیرتەوە مەچۆ و لەبەرەوەی کەروێشک شومە و یان کۆتر لە ماڵا شومەوە قسانە ئەکرا ئەمانە هیچیان پێیان ناوترێ شوم لە فقی ئیسلامی لە شەریعەتە هیچ شتێک لەوانە تەئسیراتێکی لەسەر حەیاتی ئینسان نییە ئەی شتێک هەیە شوم بێ خراپ بێ چۆن مەسەلەن جاران مشرکینی قوڕێژ طیرێکیان ئاوە هەڵەدا طیرە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم نەهی لێکە ئاوە طیرێکیان فڕێ ئەدا بەلای ڕاستا بڕۆشتایە ئەیان ئەمە خەیر و بەرەکەتە بەلای چەپا بڕۆشتایە و نەکەی سەفەرەکە نەکەی تووشی مصیبەتە ئەم مەسەلەی ئەم شومە لە فقهی ئیسلامی و لە فکری ئیسلامی لە عەقیدەی ئیسلامیان زۆر خەتەرە ئینسان ئیمانی بەو شتانە هەبێ پێی وابێ پژمەیەک کەونی ئەگۆڕێ یان مێرولەیەک یان نازانم کەروێشکێ یا طیرێ شتی وانە لە دینە ئەی شوم کامەیە سبحان الله یەکێک لەو شتانەی کە شوم مەسەلەی ئەسیانە والله ئەسیان یەکێکە لە شتە شومەکان لە ژیانی ئینسانە چەندێک گوناهت کرد ئەوەنە زیاتر شومە بیت چۆن ئینسان چۆن بزانین ئەمە چۆن ابن القیم بۆمان ڕوون کاتەوە ئەفەرمێ یەکێکتر لە زەرەرەکان أن غيره من الناس والدواب يعود عليه شؤم ذنبه ئەفەرمێ شومی ئەم کەسە گوناهبارە هەندێک خەڵکی تر بە دەوروبەریە تووشەکە هەنێ ئاژەڵ سبحان الله ئاژەڵ دەوام ما يدب على الأرض أو بەسەر زەویان ڕۆ بەهۆی گوناهی ئەمە ئەوانش تووشە بن یعنی ئەم کەسە بێتە کەسێکی شوم کە گوناهەکە سبحان الله جاری وایە کەسێک ئەڵێ باشە من یعنی بۆچی ئەم مشکلەی لە ماڵما دروسە بێ ئەوەی تر دروسە بێ ئەتۆ بگەڕێ بە ماڵەکە بزانە کێ گوناهەکە والله سێری ئێستا مەکەن ئێستا زەمەنی وشکیە زەمەنێکە عەبدایەتی نەما جاران خەڵک شەوەکانی تەوزیع ئەکرد بۆی هیچ کاتێک نەبێ عیبادەت لە ماڵەکەیان نەبێ یەکەم جار باوکەکە هەڵەسا دایکەکەی هەڵەسان مناڵەکانی هەڵەسان ڕۆڵە سەرەی توێ هەسە باش شەومان نەبێ ساتێکی تیا بێ پەیوەندیمان لەگەڵ خوا لە ماڵە بچڕات ئەی ئێستا هەومان سێرەکەی ئەممان خەریکی ئەنتەرنێتکردنە تەواو ئەبێ خەویلەیەکێ دووەم تەواو نەبوو هەتا بانگی بەیانشە تا هەریشک هەر لەناو ئەسیان و تاوانین بۆیە جاری وهەیە ماڵێک بە کاملی تووشی ئەسیانێکی زۆر گەورە ئەبن یان تووشی شومێتێکی زۆر گەورە ئەبن هۆکارەکەیش یەک کەسی گوناهکارە یعنی ئێمە بیرکەینەوە لە زمانی موسا عەلەیه السەلام یعنی هەموو خەڵک ڕۆشتە دەرەوە بۆ باران بارانیان بۆ بارێ باران نەباری موسى عليه السلام يا ربي خواهيان بو باران نباري بو معبدانا نرجيان بو توكل أي موسى كسيشي عاصيان تيا بهوي خرابي أو كس عاصي وهرهم يعني محروم بو لباران سبحان الله كابو قناه شوما خلقي تربيه ويبقيرو دا أبي توشة بي بوي أفرمي أفرمي فيحترق هو وغيره بشؤم الذنوب والظلم أفرمي إنسان خوي وهروها غير خوشي هر هموي بهوي شوميتي قناها وبهوي ظلمي أما وهمويان أسوتين ممكنك وابو إنسان بهوي قناهك وكأيكا أمتك زرر بينه قلق دوابك تصور كجاري وين ميروليك بهوي قناهي أم كس عاصية وتوشي زرر من دي أبي كوابو تو ظلمت كلها مو أمانة بويا أبو هريرة رضي الله عنه خويله بأفرمي إن الحبارى لتموت في وكرها من ظلم الظالم أفرمي سبحان الله طير كيبنا حبارى أفرمي طير حبارى جاري وهي لهيلانا كي خويا أمريت
لبرشي لبروي كسيك ظالمك ظلمي كردوا عاصيك عصياني كردوا أجلك ديو زرر من أبي بوي عصياني أمو مجاهد أفرمي إن البهائم تلعن عصاة بني آدم إذا اشتدت السنة أفرمي أجر صالك باران نباري ودنيا وشكلاني بو هرشي أجلكاني سر زوية لعنة لبني آدم كان لبر أوجنا عليك إكن سر زوية بلاوي أكلوا أفرمي لبين خويانا ألين هذا بشؤم معصية ابن آدم والله أموش كصالين رويتيا كردين وخوي جناهي بني آدم وأم حالة ما بودروزو أكرم أفرمي الدواب بسر زوي أو كبسر زوية أروى شمشمة كويريك دو بشكيك أفرمي هرهم أمانة لبين خويانا ألين منعنا القطر بذنوب بني آدم قطرة باران بو إيمانا باري بهوي جناهي بني آدم فلا يكفيه عقاب ذنبه أي باشام كسخواتشون لقيامته عقوبة أداء تنهى أمي خوينية سبحان الله طبعا لعنت وتدور بين الرحم إخوة دتخوات ورا وأنا عاصي بشي تشوينك كمال الطير وطيوري زور جوان هبي وما برو بهار أرن دنجة جوانا كان كأخيانا تو تصور أكي أوازي كي جوانا لجوتا نازاني وأنا لعنتي خوالتو أكن كتوي عاصي شوي تأشونا شونا كي وأنا بيسكر كسي مسلمان بيتشا وكان يبكاتوا لمسائل عصيانة أبي زور بورياي تعاملك والله جاري وها أبي تشوم النقبتي بو بني آدمي تر بو خلقي تر بو أجرا كان بو حوتا كان لنا ودريا كان شون أو كسيك طالب علم ميروليك لكنا كي خويا حوتك ما سيك لدريا كي خويا دعاء خير بو أم كسيك ورحمتي بو أنيرن أخوة بعكسي شو أو كسيك عاصي ورقي شر أقري ورقي خير ناقري بهمان شوازة تتخوى من شون أسايش الروحم بو بي لكاتك أقناه كم طير وطيور وآجل كانوا هوامي سرزوي هرهم لقل أول شاهدين لسر أدن لقيامته لقل أول شاء لعنة من يبكنوا دوري رحمة بو بنير اللرخواي قورا بويا مسائل قناه براسي آزار كاني زور مصيبة كاني زور أبيت شاوب كينوا يعني والله أجر إنسان بوسته أجر قناه هيج زرينا بس أم زرينا بس أبو إنسان رابط لك يبغوش خويا بشته خالك تلو خالنا ابن القيم باسي كافر ما قناه كاري زليلي هنا بس الإنسان زليلك برواكن زليلي سرجيجا زليلي بردسي ظالم زور باشترى للزليلي ناو قناها كان والله جاري وإنسان قناها كان الزليل أبي أجوزي لنا قناها بشوك أبيته أفرمي أن المعصية تورث الذل ولا بد معصية قناها كاري إلا إنسان زليل أكا هيج مجال اجتيانية فإن العز كل العز في طاعة الله تعالى والله طوامي عزيزي إنسان وعزتي إنسان عبداتي خوايا من كان يريد العزة فلله العزة جميعا كيف قور به كيف عزيز به هم عزة كان لا إخوان جل جلاله ديبا بشي طاعتي خواب كابوي برز بيته فإنه لا يجدها إلا في طاعة الله تعالى والله عزتي دزناك إلا لطاعتي خوانا به هندق لدعاء السلف فرميانا شي اللهم أعزني بطاعتك ولا تذلني بمعصيتك خواجان عزيزم كبهوي طاعتي خوته زليل ما كبهوي قناها كانوا إنسان جاري وهي بهوي قناها كانوا زليل به سلفي صالح بيان وهابو أقر بيتو آجل كان يان بيان خاتجير بيان يان أسبا كان يان بيان خنا خوارو باش نرون توشي مصيبتي بن يعني أما الزليلين معصيته قناها كبسر مانايات خواب الرياري داوى أو كساني كما عاصين إلا زليليان كحسني بصري أفر أو كساني كعاصين إلا زليليان ابن مبارك عبد الله كريم مبارك أفرمي لشعرك رأيت الذنوب تميت القلوب سيري قناها كان مكير سيري كم هرهم ويضلي إنسان أمرينا وقد يورث الذل إدمانها أو كسيكوا بردوان بلا سر قناها يكون مدمن بيوي إلا زليل به وترك الذنوب حياة القلوب أو كسيكوا وازد قناها يعني وترك قناها كان أكا جيان بودلي دروس أبي وخير لنفسك عصيانها وباشترب ونفسي خود سبيشي نفسي خود كي وهل أفسد الدين إلا الملوك وأحبار سوء ورهبانها أي الدين
إلا كومالي مليكي سرقردان يا كومالي ملاو عالمي بكلك كومالي زاهدي بكلك هاتو الدنيا الفوتان وفاسد كردو أقنا دين هروك خوي أمايو كوتاي شاركي بيطاو كردو شاهدي إيما الليرة زليلي بردوامي لسر قناه زليلتك سر شورتك والله إنسان جاري وهي قناه وهي سر شورك أتور جاري وهي أو دز برزكيت ولا بردام رب العالمين التويد داواكي بو خويا جاري وهي الرودنية شك أولا قناه زليلي كردو الرودنية داوا لأخواكي دز برزكيت وأتوي والله يا إلهي أوشتمك عطاك هرشي أكي شربك ناتواني بوي إنسان واباشا كاتك ودز برزكاته أيوة دعاء كان يبكى هر كاتي هستي باحتقاري كامل كرت بس زلي كامل كرت بزانه نشان استجابه دعاء كي او هستد لا دروز بو او بشيريني دس برز كردو چاو كان شور كردو ولا بردم رب العالمين اخوايا بخوان ناور مسيري سروك شرمندم او اندم گناه كردو بخوار رمني دس برز كما ام دسانه او اند گناهيان كردو خواي جان رمنيه چاوي دلم هل برم بولايتو واسري خوم نبي كريا الهي تو بقوري خود عفوم كوبيا معطاك تصور كإنسان كاتك أم كلمات هانيات حسب عزت أكا بلام هر يشغل إيما والله لنا وقناها توشي زلة أبي ويبشغ لدعاء كان من أبي الدواكين لرب العالمين خوايا قد زليلنا وقناها كان من نكي شو إنسان جاري وهي زليل أبي لنا وقناها كان بي شارسل ناكري بي كنترول ناكري هول أداء خوي ماندو أكا سبحان الله لنا وقناها ناتوانا بيتدروا لقناها يتدروا أشتنا وقناها يشتروا درسوني نية زليل أبي والله الزليلي قناها أواية بيشاوم همو ما نقصوا داستاني أيوب من عليه الصلاة والسلام بستو يعني سعيد النورسي قصيه أفرمي أيوب عليه السلام الزليلي قناها نبو همو لا شيء رزا ما عنده بلام ضليك زور ساغي هو والله جاري واي إنسان أو لا شيء زور ساغي هي بلام كان إنسان بنخوشي أو الزليل أبي أيوب آسا الرق ضلي أو الزليل ولا بردم قناها كان كانك من هي وعد أدين بخوز يبزيناك وكان عهد الله مسؤولا والله إنسان وعد يا بخو أبي إلا به نتجين يعني أفرمي الصادق كي من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه أو بيمانانك دأت بخوا الزور أقال لي به إنسان جاري وهي لقناها ويلي هيج جناداتي سبحان الله أو قناها أكا قناهي دوم أكا سيهم أكا بيمان دا بخوا خوايا بيمان بأمجار أو قناها ناكم سبحان الله إكاتو كأنما هر بيماني بخوانا دا وجل جاو مقر أما الزليلينية تو عهدو بيمان لقى الخوايا مشكين كي أشتنا وبهشتو أو كسي رازقو صادقة لقى الخوايا قورا كي رازقو صادقة لقى الخوايا كي أو كسي زور صادقة لقى الرب العالمين بخوا عزيزانم أو كسي صادقة لقى الخوايا جل جلاله ك بيونديكي زور بتو لقى الخوايا الزليل نولنا وقناها كانا كالزليل ولنا قناها كانا فما له من مكرم شون بشي خود رزقاركي أجر خوا هداية النداتو بوي ام بيسمان بجهدك زور قوري بيسمان بتفتيشي خومان هي بوي زليلنا وقناها كان نبين بقرين هول بدين لكوا قناها كان من هي جوان تفتيشي نفسي خومان كان بزانين مصيبة أليويا بشار سري كين كسيق لخوا بيان وتبويان تو بيانج روجيتر أمري تصور كي الدنيا اللي هاتبويك هاد وهن تأوتي ما أصيا مش خوم بوتا أوتي كاك من تأخوي كاستعبيرنا كم سري أشياء متاخد يعني تخوا ما مصاو وضع مزور خرافه أي شيء خوك والله بينز روجتر أمري وتم ده والله أمري هذا زنوقي سيلا يا خريب بمري وبيانوتي بينز روجتر دي ركتا خو حازرك كرم بخوا نك بينز روجتر هيش كس من زمانتي بين ثانية من بين ندرة وتم دائما بتو ألم بين ثانية تر أمري بيقي بالرواد يوم قصيم هي تنا والله آخر ما وصل خو وتم باشا بالرواد بخوك أي باشا بالرواد بو هيك أو رب العالمين عظيمي كتو يدروس كردوا على يكتشر كيتر بتماي خود ما أي تو شون بتماي خودي أي بو لم آية قوري قرآن ناترسي
ئەی بۆچی لەم خەوە ئەترسی بۆیە زۆر گرنگە ئێمە ئاگامان لێبێ ئەو هەستە ئەو شعورە لامان دروست بێت چۆن لە خەوێکە ئەوە ڕائەسڵەکەین ئەوە بە ظاهری ڕابسڵەکەین لە فەرمایشتەکە فەرمی الناس نیام وإذا ماتوا انتبهوا ئەفەرمی خەڵکە هەر هەمویان وەکو خەوت و ئەوهان کە مردن بە خەبەریان بە ئاگایان بۆیە ئەبێ زۆر بە هوشیاری لەگەڵ گوناها تەعاملکەین بۆی نەبێتە بەشێک لە حیاتی ئێمە کورە وەڵڵا ئارامی و ئاسایش نییە وەرە لەکوێ ئارامی و ئاسایشە بۆ دروستە بێ کاتێک کە تۆ لە گوناهابی چ خۆشیێک چێژێک وەرەگری لە ژیان کە تۆوە کوشتەی دەستی گوناهەکان بێ و دەستێ بەسترابێت لە ناو گوناهەکانە بۆ ئێمە موسڵمانی ئیماندار کاتێکەوە پەیوەندی لەگەڵ ڕەب العالەمینە ئەکەین و پەیوەندیمان بەهێزە بێ تخوا چ چێژێ وەرەگرین ئەتخوا تۆ وەرە شەوێک هەستە لەبەر خاتری خوا تەنها یەک قەترە فرمێسێک بێتە خوارەوە بە چاوەکەتە تەنها لەبەر خاتری خوا کەس ئاگای لێ نییە ئیلاهی ئەم قەترەی تۆ بوو قەترەکە هەڵگرێ دەموچاوتی پێ بسوو بەباشی هەر شوێنێم قەترەی بەرکەوت ئەگەر نایسووتێنێ وەرە لەو کاتێک کە دەست بەرزەکەیتەوە خواییان من ئەو عەبدەم کە فڵانە ڕۆژی یەک قەترەی بچووک لەبەر خاتی تۆ خۆ شاهیدی هاتە خوار بە چەند گەورە ئەبی لای خۆ ئەی تۆ وەرە ئەزانی ئێمە چەند بۆ دنیا گریاوین جارێ بۆ خوا نەگریاین ئەزان چەند ئێمە لە ناو گوناها پێکەنین ئەی جارێ لەبەر ڕەب العالەمین گریاین بڕواکەن گوناه خۆی بۆ خۆی بە ئەندازی پێکەنین بەسەر گوناهەوە گەورە نییە جاری وایە گوناهەکە بە ئەندازی پێکەینەکە گەورە نییە ئینسان کە گوناهێک کات و قاقا پێ ئەکەنێ لە لای خوا جەل جەلاوە زۆر بچووک ئەبێت زۆر کەم ئەبێت بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە شۆڕشێکی گەورەمان کردووە لە مەسەلەی گوناهە خۆمان پاراست بێ هەوڵماندا بێ جوهدمان کرد بێ بۆی زەلیلی ناو گوناه نەبین واللهی ئاسایش بۆ ڕۆح و ماڵ و دڵ و خوا یعنی نیشتیمانت نایە خەڵکت نایە ئیللا بەهۆی تاعات و خوا ناسی و عەبدایەتیوە نەبێ هەندێک جار کەسێک بە کەسێک ئەڵێ خوا زەلیلێکە ئێمە یەکسەر مێشکمان بۆچی ئەچێ یعنی وا ئەزانین خوا کەسێک زەلیل کە لەسەر جێ ئەکەوێت و ئەوە زەلیل ئەوە زیلەتە دۆستێکم هەبوو لەسەر جێ کەوتوو هەموو جارە ئێوە ماوەسە دوعای شیفام بۆ بکە و بەشم خوا شیفام بدە دواتر نەیەتوانی بچێتە سەر ئەوە چوون بۆ لای سەردانم کرد عیادەی مەریض تی ماوەسە تو ئەخوا دوعام بۆ کە بە ئێرە بەجێ بێڵم تاو هەز بە زەلیلی ئەەکەم بڕواکەن ئەو کەسە چەند هەز بە زەلیلی ئەەکە واللهی لە گوناها زیاتر ئینسان هەز بە زەلیلی ئەەکە جاری وە هەیە سەرەتای گوناهتە کەمێک زەلیل بووی لە جێیە کەوتووی هەست ناکەی بەڵام کاتێک ئیدمانی زیاتر ئەەکەیت و ڕۆئەچی لە گوناهەکانە والله ئەبێ وەکو ئەو کەسە تەمەن ناکەی بەس ئێرە بەجێ بێڵی بۆی گوناهێکی زیاتر نەکەیت و ڕۆژتر نەبی لە بەردەم ڕەب العالەمینە یەکێکتر لە مصیبەتەکانی گوناه ئازارەکانی گوناه مشکلەکانی گوناه زەرەکانی گوناه لەسەر زەویە ئەوەیە بەڕاستی ئینسان عەقڵی لەدەست ئەدا عەقڵی لاوازە بێ عەقڵی تێکەچێ لە کاتی گوناهە أفهمي ومنها أن المعاصي تفسد العقل عقل إنسان تيك أدا لشويني خويا نايهلتو شو عقل نور والمعصية تطفئ نور العقل ولا بد معصية جناه نورك عقل أكجنته فإذا طفئ نوره ضعف ونقص كاتك نور عقل كجاية ولا واز أبي نقصان أبي عقل كامل نابه هندق لسلف فرميانا ما عصى الله أحد حتى يغيب عقله والله إنسان قد ناتواني عصيانك كاتي عصيانك كعقلي غائبة عقلي ليني إمام غزالي قصيه لباسي شهوته فرمي شهوتي إنسان جولا دول سرسي عقلي لدس أدا يعني أقل عقلي كي تسيبش دوانيا لدس أدا دانيك يمنته بويا إنسان زور كات كجناها كاد عصيانة كاد بتابتي لمسائل جنسة إلا كشف به يعني هيج مجالك يعني هر فترة أتواني ستري كاد وأي كشف به بو شو كعقلي لدس أدا تأخذ بشارته ببير مجالك درس مؤتو جارك تيلا محاضرة كعرض مكردون كمال الطلبة هبون هم الطلبة كان أهاتن بتزيه بمن ما وصف فلان كاس أقول لي والله خريكة توشي جناهي جوراء به كاری زۆر خراپەکات و چی ئەوانە لەگەڵ کەسێکە پەیوەندی هەیە
من شر قسمنا أكل هدو عم بو أكل خواه هدايتي بي خواه هدايتي بي ولا روجك أو خشك برزا كأسأل الحمد لله أفردك زور برزا خوا ناسا ما وصل جال بقربان إيشكم بيتا إيشكي زور تايبة زور بارا وتا كاتيكي في بدل تباشا بسر تساو كرم ديفر تخوا ما وصل جال أمشت زور أمانة بتنها بيني خوم وخوبي وأنا بسر كم مشكلة خوي باسكر تبا خوايا كتشم هر من بأشكر أنا مزاني بو وأسا مش بأشكر زاني مش بنهيني زاني بو هم كل يكت زانيتي ما مصايق نية طلبيق نية نيزاني بي الرفيق كان همو أزانا قمانك لو سي مالي داك باكش زاني بيتي أو اندشتكي تو مشهورة تو شون تصورك له شون ما وصلت والله ياك الرفيقني لو الرفيق أنا بمني بازنك بيك شكم تو تصورك إنسان قناها بكاد وتأتي لمسائل الشهوة ونبي لو أتيتو بعقلي خود ويستبع تشتكت بشاريته بس بوتنا شاريته چونك أوقات عقل نية جاري وهي من الله يبتشو سيرك دزيئك شتي أشاريته يكسر خوي الله من أوشتم نشاردته بوتوك هر عقلي أنا برك وازانا بما إشاريته تم بالضبط أو هي چونك إنسان عقل بدز دايت النامنة من زور كاد من الله بتشو كان يخوم سيركم أوين شتيكي كردبه بس أوا سيري أنا كم أوا تشاو تيجا كمولي أبزام كام بو يجاري ويا داري أقرب أصلا أبزام كيبو سيكي الله بخوا من نبو من أوشتم نكرو نايشي الله أزانم تأكيد أويان بو سنك عقلي هر أوانا بركة وشارد نوي برواك أو هاي يعني جاري وهاي إنسان سبحان الله يعني قناهك أكاد بي وايا خوي كزني زاني وكاتي زاني همو كزانيتي جاري بودراو بي أقاي غافل أقال لخود نية همو خلق زاني اگر خلقی نزانی به سقوطك لپیش چای ملائکت دوشمان و پنجشمان اعمال كان ادريت بردسي پیغمبري خوا صلى الله عليه وسلم سقوطك لپیش چای او لبردم داركانا لبردم اجلكانا لبردم كونو جهتيا لبردم مروفكانا لبردم جنوكانا لبردم هر هميان تو سقوطك تو بتماي شيد بتماي خود بشاري تو بمعقل الله وازي خود لكي خود شاري تو بو أجر خوا جل جلاله إما ستر نكا وواجب نبي لسرمان كوا ستر يكتر بكين بو هرهم من فصحنا بين وقناها كان من هرهم أما بأشكال نكا وتسرزوي والله جاري وهي لشوينك قناها كريت خو أجر أو قناها دنجي هبوا دنج والله كز لو منطقة أنا أما هم باري أكرت خو أجر أو قناها بوني هبوا والله كسج لو شوينا أما هم باري أكردو أروشت جاران خلقي إما زور خوانازم أجر كسر لشوينك أبو كجرا كز نأسو بوشوينا يعني أو غضبي خوا لشوينا داباري ودورة كوتنا وأزان هر قتل كشتن غضبي خوا داباري بو بياو صالحة كان كاتي خوي كلشوينك الرجبالك أكرا مدتك زور نزيكي وشوينا أكوتن دواي أتون زور ذكريان أخوان دو بسر وشوينا فويان أكر حتى وكو باق بيتا وشوينا أثري قناها كيفي ونميني بو أزاني لما ركتك جناهك لم جورا لم سوشا لو سوشا غيبتك أنواع جوري جناه لريت وركم الله يتو أنترنتك أنا باش أي كيس وتصورك أمشي أنا بر لعنتناك زور كاد أبيد إنسان الله أجا وكوت مالم نازانم بو ما قربوي ضلني أبل جناها وتشدو زور كاد إنسان بيوايا على تشاو لي دام يا سحر لي كردم كاريجي لسدانا بو تصوري أوناكي كجناه كاريجي لسرتو دانا والله جناه زور خرابتر للسحر زور خرابتر لتشاو تأثير أكاد سر حياة إنسان وتقداني باري أسايش إنسان أفرمي سلف فرمي أنا أما زور أشكره كعقلي لدس أدا بو أجر عقلي هبوا بيري كرده إنسان كلا بردم رب العالمين يا لجد صلاتي أوايا أو سيري أكاد بيري كرداتو مالك هي أوا فرشك هي أوا ملائكة بدوري وتشاويان ليتي كاتك أم قناهك بيري كوتاتو كقرآن آمشقاري أكا نكي مردن هاواري ليك هاتم برو بيرد نكي لولا آقر الريلي أقري لولا وخوي أزانيك وأم عصيانة شن لزتو جواني جياني لي أفوتيني أفرمي والله أقل إنسان عقلي هو بهيشي وأزين زيكي قناها كان أكوتو بو أوكاتيك واتو تصورك قناها أكيد
با لەناو عەبدەکانە نەشکی، با خوای گەورە لوتفی ئەوە بوو تۆی لەناو عەبدەکانە شاردەوە. بەڵام کاتێکەوە تۆ ڕەب العالەمین سەیری ئەکردی و تۆ گوناهەکەت کرد، مەلائیکە چاویان لێ بوو نووسیشیان ئەشێزانی بە تەئکید و لەسەرت ئەنووسن. لەولاو ئاەتەکانی قورئان ئەهاتە زەینت گوێت نەئەدایە، مردن ئەهاتە پێش چاوت گوێت نەئەدایە، لەولاوە ئاگەر هاواری لێ ئەکردی نەکەی بەڵام تۆ گوێت نەئەدایە. والله ئینسان ئەگەر ئەمانە زەجری نەکەن هیچ زەجری ناکە. بۆی ئەفەرمێ ئینسان عەقڵ لەدەست ئەدا لە کاتی گوناها. چۆن عەقڵ لەدەست نادا؟ ئەخر ئەگەر عەقڵی هەبوایە هەموو ئەمانەی ئەبینی و ئەوەستا. چۆن ئینسان ئەتوانێ گوناه کات و بە سووکی سێری گوناهی کە ئەگەر خاوەنی عەقڵێکی سەلیم بێ. بۆیە بەڕاستی بەشێک لەوەی کە ئینسان عقلی لەدەست خۆی ئەدا و عقلی لە شوێنی خۆیان نامێنێ و فکر و مێشکی تەحملی وەزعەکەی خۆی ناکە و کاروباری ژیانی هەمووی تێکەچێ بەسەریەکە بریتێ لەوەی کە گوناه و عصیان و تاوان بەرزەکات. ئەمانە کۆمەڵە زەررن کە لە خزمەتانە باسییان ئەەکەین، زەرەی گوناهەکان و ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمڕۆ ئەم چەند زەرەی تری بۆ باس کردین کە ئێمە ئیماندار بەڕاستی ئەبێ بە هوشیاری لەگەڵ گوناهە تەعامل کەین. دڵنیا بین لەوەی ئاسایشی دڵ و ڕۆحمان لەناو گوناهە ئەفەوتێ. هەر کاتێک هاتین پەیوەندیمان لەگەڵ خوایە پتەو کرد، خوا زۆر دەرومان لێ ئەکاتەوە، پەیوەندیمان تێکدا، ماڵمان تێکەچێ، وڵاتمان تێکەچێ، فکرمان تێکەچێ، عەقڵمان تێکەچێ، ئێمە بەڕاستی پێویستمان بەوەیە کە خۆمان دامەزرێنین دوورکەوینەوە لە گوناه. والله ئەو کەسەی کە خۆشی و چێژ لە دنیا وەرەگرێت تەنها ئەو کەسەیەکەوە لە گوناهەکان دوورە. چەندێ لە خواوە نزیک بوویتەوە ئەوەندە زیاتر خوای گەورە دەرو لێ ئەکاتەوە ڕزگارە بێ. چەندێک لە خوا دوورکەوتیتەوە و عەسیانە بەرز کردەوە دڵنیا بە ئەوەندە زەلیل ئەبیت و بچووک ئەبیتەوە. خوایە ئێمە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت، یا حەیو یا قەیوم، یا ذا الجەلال والئیکرام، یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئێمەی گوناهبار لەم ڕۆژە هاتووین دەستی زەلیلی و گوناهمان بۆ تۆ بەرز کردوتەوە. بەخوا خوای گیان ڕوومان نییە چاوەکانمان بەرزکەینەوە، ڕوومان نییە دەستەکانمان بەرزکەینەوە. ئەوەندە نەبێت کە تۆ سەترت کردوین لە بەردەم عەبدەکانە بە هیچ شێوازێ ناتوانین بچینە ناو عەبدەکانیشەوە یا ڕەب العالەمین. خوای گیان بە کۆڵی گوناهەوە هاتووین، بەڵام ئەزانین تۆ زۆر بەخشندەی، زۆر بە ڕەحمی، زۆر بە عەفوی. ئەزانین کەسی گوناهکار ڕەت ناکەیتەوە، یا ئیلاهی ئێمەش ڕەت مەکەرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان عەفومان کە، لە گوناهی چاوەکانمان ببورە، لە گوناهی دەم و زمانمان ببورە، لە گوناهی گوێکانمان ببورە، لە گوناهی دڵمان ببورە، لە گوناهی دەست و قاچمان ببورە، لە گوناهی داوێن و عەورەتمان ببورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئێمەی گوناهکاری خەجاڵەتبار زەلیلی بەردەم تۆن یا ئیلاهی، هانامان بۆ لای تۆ هێناوە یا ئیلاهی. بەخوا پەروەردگارە غەیری تۆ شک نابین. ئیلاهی دەرمان کەی لە بەردەم دەرگاکە تا ئێمە ناڕۆین، چاوەڕێ ڕەحمی تۆ ئەکەین یا ئیلاهی زەلیلی ناو گوناهەکانمان مەکە. تو گەورەی خۆت، تو عیزەتی خۆت، ئەی ئەو کەسەی هەموو عەبدێکی تەوبەکارت خۆشەوێ، تەوبەی ئێمە قبوڵ کە یا ئیلاهی، بمان گەڕەوە لای خۆت، نێوچەوانمان بگرە بۆ خەیر، لە گوناه بمان پارێزە، هەر گوناهێک کردومانە عەفومان کە، سەترمان کە، بمان شارەوە، لێمان خۆش بە، بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی. داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، سەربەرزی ئەم دنیامان کە. خوایە سەربەرزی ئەم دنیامان کە، سەربەرزی بەردەم خۆتمان بکە. گوناهانێ بەرزمان کردوتەوە یا ئیلاهی، هانامان بۆ لات هێنا یا ئیلاهی، عەفومان کە. ئێمە ئەزانین تۆ عەفویت زۆر پێخۆشە یا ئیلاهی، تەقە لە دەرگای عەفوی تۆ ئەدەین، تەقە لە دەرگای ڕەحمەتی تۆ ئەدەین. خوای گیان خۆمان زەلیل کردووە لە بەردەم تۆیە یا ئیلاهی، داوات لێ ئەکەین عەفومان کە، بەزەی بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان خۆشەویستی خۆت، خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، خۆشەویستی دینەکەت لە دڵمانە جێگیر کە یا ڕەب العالەمین. خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە، هیدایەتی گوناهبارەکانمان بدە. یا ڕەبی خوایە هەر عەبدێک لەناو گوناهەکانە ئەیبینین، خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت عەفوی کە، هیدایەتی بدە، لە ئێمەی زۆر باشتر کە، بیخەرە پێشمان یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت،
باسم عظمت يا إلهي هرچی گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان هەر کەسێکمان گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ڕەبی خوای گیان ئەومان مشکلەیەکی هەیە بۆی چارەسەرکە خوای گیان ئەومان حاڵێکی ناڕەحەتی نەفسی هەیە وەرە بەهانامانەوە یا ئیلاهی هەموو غەم لە دڵمانە مەهێڵە دامان مەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان تو خۆت ئەزانی دایک و باوکی ئێمە زۆر مانوو بوون لەگەڵ ئێمەدا خوایە داوات لێ ئەکەین بە گەوری خۆت عەفویان کە یا ڕەبی خوای گیان بەزەی خۆت بەسەر بە و باپیرمانە ببارێنە بەزەی خۆت بەسەر مردوەکانمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە لە گوناهی خوشک و برامان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی ئەهلی شارەکەمان ببورە لە گوناهی گەنجەکانمان ببورە عەفومان کە لای خۆت بەرزمان کەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لێ خۆش بە یا ڕەب العالەمین خوای غیبەتی هەر کەسمان کردووە عەفوی کە زوڵممان لە هەر کەس کردووە عەفوی کە هەر کەس زوڵمی لێ کردوون عەفوی کە یا ڕەبی خوای گیان ڕقمان لە هەر موسڵمانێ بۆ عەفوی کە هەر موسڵمانە ڕقی لێمان بۆ عەفوی کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەی خۆت کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای لێمان خۆش بە خوای لێمان خۆش بە یا ڕەبی خوای لێمان خۆش بە خوای گیان قەت سپاردە لای تۆ زایە نەبوو زایە نابێ و ئێمە ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد نوێژەکانمان سپاردەی تۆ کرد ڕۆژەکانمان سپاردەی تۆ کرد ذیکر و ئەورادمان سپاردەی تۆ کرد خۆشەویستی خۆت لە دڵمانە سپاردەی تۆ کرد یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین لە شساغی خۆمان سپاردەی تۆ ئەکەین یا ئیلاهی بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان بیناییمان سپاردەی تۆ کرد بیستنمان سپاردەی تۆ کرد هێز و توانامان سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ خوای گیان کاتەکانمان سپاردەی تۆ کرد یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای خۆمان و هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ناسیومانن یا ئەوان ئێمەیان ناسیوە خوای هەمووی سپاردە بە تۆ ئەکەین ئەو کەسەی گوێی لە دەنگمانە ئەو کەسەی ئەمان بینێ ئەو کەسەی لە دەرسەکانمانە مشارەکە ئەکا یا ڕەبی خوای هەر هەمویان سپاردەی تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بە لوتفی خۆت لەگەڵمانە بجوڵێرە و عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی نمەی بارانی باریوت بە ئەندازەی گەڵای پاییزی وەریوت بە ئەندازەی دەنگی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازەی قورسایی عەرشی خۆت بە ئەندازەی جوانی ئەستێرەکان بە ئەندازەی پەروەردگارە ئاوی ناو دەریاکان خوای گیان بە ئەندازەی کێشی هەموو کەون و گەردوون سەڵەوات و دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنێرین و پێ بگەێنە تو گەورەی خۆت خوایە سڵاوی ئەم مەجلیسی ئێمە پێ بگەێنە خوای گیان یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای بە خۆشەویستی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە خوایە قبوڵمان کە تو گەوری خۆت دڵمان ئاسوودەکە ڕۆحمان ئارامکە ڕۆحمان ئاسایشکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای بە ئومەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە لێمان خۆش بە یا ئیلاهی لێمان خۆش بە یا ئیلاهی یا ڕەبی خوای گیان ئەم بەڕێزانەی مشارەکە ئەکەن لەم دەرسەی ئێمەیە ئەم بەڕێزانەی کەوا گوێمان لێ ئەگرن لە تۆڕە کۆمەڵایەتەکانە و متابعەمانەکەن یا ڕەبی خوایە هەر هەمووان پێکەوە خوایە هەرچی گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە هەرچی ئەمانەوێ پێمان عەتاکە تۆ زۆر دەوڵەمەند ئێمە زۆر هەژار لە هەموو لایەکەوە هەژار خوای گیان بە گەورەی خۆت بە لوتفی خۆت بە دەوڵەمەندی خۆت لەگەڵمانە بجوڵێرە و پێمان عەتاکە یا ئیلاهی دوعاکانمان وەرگرە یا ئیلاهی دوعاکانمان وەرگرە یا ئیلاهی دوعاکانمان وەرگرە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوري وخواهي من قبولك وموفق به